بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلوات الله وبركاته على عبده ورسوله محمد وعلى آله أجمعين. رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. هەموومان ئەزانین کە خوای متعال بۆ بەندەگی و عیبادەت خەڵقی کردووە. بەندەگیش بەوا ئەکرێ کە ئینسان پەیڕەوی بەرنامەیەک بێت کە خوای متعال بۆی دایناوە، ئەو بەرنامەی کە لە کتێبەکەیان ناردوویەت، کەوابوو بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت ڕێگەی بەندەگی بگرێ، ئەبێ بزانێت کە ئەو کتێبەی کە خوای متعال ناردوویەتی چیتیایە. دیارەکە کتێبەکەی خوای متعال یعنی قورئان بە زمانی عەرەبییە و هەموو کەس ناتوانن کە عەرەبی فێر بن تا خۆیان بتوانن لە کتێبەکە بۆ خۆیان ئیستیفادە بکەن و لێ حاڵی بن. لەبەر ئەوە واجبە لەسەر ئەوانەی کە توانایان هەیە فێری زمانی عەرەبی ببن و دوای ئەوە کە وایان لێ هات کە لە بەرنامەی خوا لە کتێبەکەیە حاڵی بن، وەریگێڕنەوە و بیگەێنن بە خەڵکی ترا بەو کەسانەی کە ناتوانن خۆیان بۆ خۆیان لە قورئان ئیستیفادە بکەن. جا بەم بۆنەوە خۆمان بە مەسئوول ئەزانین کە لە حەدێکا کە توانامان هەیە ئەوەی کە لازمە و پێویستە بۆ هەر ئینسانێک کە بیەوێ ڕێگەی بەندەگی خوا بگرێ، ڕۆشنی بکەینەوە بۆ ئەو کەسانەی کە بڕوایان هەیە بەوەی کە ئەم قسانە لە ڕووی دڵسۆزیەوە ئەیکەین بۆیان، وە قەستمان ئەوەیە کە ڕێگای خۆشبەختیان بۆ ڕۆشن بکەینەوە، ئەوەی کە لازمە لە ڕێگەی بەندەگییا بیزانن بۆیانی بەیان بکەین کە بتوانن ئاوا کە پێویستە و ئاوا کە مەقبوڵە لە لای خوای متعال ڕێگای بەندەگی بگرن کە بەئیزنی خوای متعال ئێمەیش و ئەوانیش خۆشبەختی دنیا و ئاخرەت. جا ئەم باسانە لە عەینی ئەوە کە هەوڵەدەین بەئیزنی خوا بە زمانێک سادە بن بۆ ئەوەی کە لە خوێنەواران لێ حاڵی بن، بۆ زۆرێکیش لە خوێنەواران لازمە ئاگایان دەبێت کەسانێک کە بۆیان نەکراوە کە ڕێیان بکەوێت لە ئاوەها شتانێک یا لە هەمووی ئەو شتانێک کە باسی لێ ئەەکەین. و هەر لە ئێستاوە داوا ئەەکەین لە هەر موسڵمانێک کە بڕوای بە دڵسۆزی هەیە و بڕوای بەوە هەیە کە قەستمان خۆشبەختی و سەربەرزی ئەو کەسانەیە کە ئەم قسانیان بۆ ئەەکەین، ئەوانیش بەپێی توانای خۆیان هەوڵ بن بۆ ئەوەی کە بە خەڵکی ڕاگەیەنن، و ئەگەر هەر موسڵمانێک کە توانای بێ حەدی ئەقەل 10 نەفەر تێبگەیەنێت حاڵیان بکات لەم باسانەی کە لێرە ئەکرێن، کارێکی زۆر گەورە ئەکرێت و خزمەتێک ئەکرێ بە خەڵک کە جەزای گەورەی ئەکرێت. لە سەرەتاوە بە کوردی بەیان بکەین کە بەندەگی یانێ چی، جا لە دوای ئەوە بەئیزنی خوا کەمێ بە درێژە باس. بەندەگی بۆ خوا ئەوەیە کە ئینسان لە ژیانیا ئاوا بێت کە خوای متعال لێ داوا ئەکات. ئەو
ئەفەرمێ ئەبێ بڕوات بە چی بێ بڕوای بەوە بێ، ئەبێ بزانی کە چی هەیە ئەوە بزانێ، بزانی کە چی نییە ئەوە بزانێ، ئەبێ چی بکەی ئاوا بکە، ئەبێ چی نەکەی ئاوا نەکە. ئەگەر ئینسان لە ژیانیا ئاوا بوو کە خۆی متعال ئەفەرمێ ئەوەی کە ئەو لێ داوا ئەکات لە ژیانە ئەوەی کرد ئەوە بەندگی خۆی کردو، و ئەگەر خلافی ئەوەی کرد یا لە هەموو ژیانیا ئاوا نەبوو کە خوا لێ داوا ئەکا یا لە بەعزێکیا بوو لە بەعزێکیا نەبوو، ئەوە نییە کە خوا لێ داوا ئەکا و بەندگی خۆی متعالی نەکردو و ئەبێ بزانێ کە لێی قبوڵ ناکرێەوە. ئەگەر کەسێک پێش لەوە کە هەلوو فرسەتی لەدەست دەرەچێ ئاگادار بوو ئالەمە چارەی خۆی بکە و گەڕێتەوە تەوبە بکات لە لای خۆی متعال و بڕیار بە تەسمیم بگرێت لەسەر ئەوەی کە لە هەموو ژیانیا گوێ بە فەرمانی خۆی متعال بێەوە، بزانێت چی لێ داوا ئەکا کە ئاوەها بێت و ئەوە بکە. کەمێ ڕۆشنتر بەندگی خۆی متعال ئاوا ئەبێت کە ئینسان پێش لە هەموو شت ئەوە بزانێت کە لە ژیانیا هەمیشە نیازمەندە بە خوایە کە خاوەنیەتی. هەر هەنگاوێک لە ژیانیا هەڵی ئەگرێ نیازی پێی هەیە و ئەبێ شتانێک لەلایەن خوای متعالەوە بۆی ئامادە بکرێن و لە دەستڕەسیا قرار بدرێن. و هەروە لە هەر هەنگاوێکا کە هەڵی ئەگرێ کۆسپ و مانع زۆر ڕێنە ڕێگەی کە ئەگەر خوای متعال ئەو کۆسپ و مانعانە لەسەر ڕێی لانەبا ناتوانێ هەنگاوێ بنێ. کەوابوو هەم لە ئامادەکردنی ئەو شتانە کە پێویستە بۆی نیازی هەیە بەخوا، و هەم لە لابردنی ئەو کۆسپ و مانعانە لەسەر ڕێگەیە نیازی هەیە بە ئەو. دەی دوای ئەمە کە خۆی ئاوەها ئەناسێ ئەزانێت کە ئاوەها مەخلووقێکە کە هەمیشە نیازی هەیە بەوەی کە خوای متعال شتانێکی بۆ ئامادە بکە وەک کۆسپ و مانعانێک هێنە لەسەر ڕێ لایەن بە. خوای خۆی ئاوەها ئەناسێ کە هەر شتێک کە نیازی پێبێ بۆی ئامادە ئەکا، توانای هەیە کە بۆی ئامادە بکا، و هەر شتێک کەم کۆسپ و مانع کەیەتە سەر ڕێگەی ئەتوانی لایبانە سەر ڕێ. ئەمە لەبارەی خۆی متعالەوە ئەمە ئەوەڵ شتێکە کە ئەوێ بیزانێ توانایی هەیە لەسەر ئەوە کە هەرچێک نیازی پێێتی بۆی ئامادە بکە و هەر کۆسپ و مانع و زەرر و زیانێک کەیەتە سەر ڕێگەی لایبا. وەختێ ئەمانەی زانی نەتیجەی ئەوە بێت کە هەموو گیانی هەموو وجودی پڕ بێت لە ئومێد و مەیل و ڕەغبەت بۆ لای خۆی متعال. هەر ئومێدی بە ئەو بێت و هەموو گیانی ئومێد بێ بە ئەو کە لە ڕێگەی ژیان یا هەرچێک کە پێویستیە بۆی ئامادە ئەکا و هەر کۆسپ و مانعی کێتە سەر ڕێگەی لای ئەوە. دوای ئەوە بیری ئەمەش ئەبێ بکاتەوە ئینسان کە خوای متعال هیچ شتێک بەبێ حکمت ئەنجام نادا، کارێکی بێهودە ئەنجام نادا. هەر شتێک کە ئەیکا لەبەر حکمتێکە و فایدەیەکی تایە و بە تایبەت لەگەڵ ئینسانە هەر کارێک کە بۆ ئینسانی ئەکا هەر شتێکت لە ئینسان داوا ئەکا کە بیکا یا هەر شتێک کە بۆی ئەنجام ئەدا حتمەن یا بۆ ئەوەیە کە سوودێک بە ئینسان بێنێ یا ئەوەی کە زیان و زەرەرێکی لێ دوور هاتەوە.
دەی لەبەر ئەوەی کە خوای متعال کاری بێهودە ناکە، هیچ شتێک کە نابەجێ بێت نایکا، هەر شتێک کە بەجێیە و حکمەتی تایە، ناکرێ ئەو هەموو شتانەی کە ئینسان پێی نیازی هەیە بۆی تەهیە بکە و ئەو هەموو کۆسپە لەسەر ڕێگەی لابات بێ ئەوەی کە هیچ حکمەتێک ببێت و بێ ئەوەی کە قەرار بێت کە ئینسان وەزیفەیەک ئەدا بکە، مەسئولیەتێک بگرێتە عەهدەی خۆی. حتمەن لەبەر ئەوەی کە خوای متعال هەر کارێ ئەکات بەجێ و بە حکمەتە وە کاری بێهودە ناکا، وەختێک قەراری داوە ئینسان هەرچی پێویستیە بۆی ئامادە بکاوە، هەر کۆسبێ هاتە سەر ڕێگەی لایبە، حتمەن شتێکیشی لێ داواکە. لێ داواکە کە لەو پێویستیانەی کە بۆی ئامادەکە و هەروە لەمەی کە کۆسب و مانەعەکان لەسەر ڕێگەی لاوە ئیستفادەی دروست بکە و ڕێیەک تایبەت بگرێتە بەر و لە ڕێیەکەوە بڕوات کە خۆی بۆی دیاریەکە بۆ ئەوەی بگا بە سەرنجامێک و بگا بە عاقبەتێک کە خۆی بۆی دیاری کرد. و هەروە کە دەسەڵاتی هەیە ئەو هەموو شتەی کە ئینسان نیازی پێهێت ئامادەی کردووە بۆی و کۆسب و مانە و مشکلاتێک هێنە سەر ڕێگەی لەسەر ڕێی لابردووە، هەروایش دەسەڵاتی بەسەر ئینسانەوە هەیە. ئینسان ناتوان لە دەستی دەرچێت ئەگەر گەرەکی بێ لەو شتانە ئیستفادە بکات، کەڵکیان لێوە وەرگێ، بەڵام ئاوەها نەبێ کە خوا ئەیەوێ لێ وابزانێت کە لە دەستی دەرەچێت و خوا لە دوایە محاکەمەی ناکا و لێی ناپرسێتەوە کە چیت کرد و چیت نەکرد. ئاوەها نییە. خوای متعال هەروە کە ئەو شتانەی بۆ ڕێکخستووە، ئەو مشکلات و کۆسبانەی لەسەر ڕێگەی لابردووە، هەروایش دەسەڵاتی تەواوی بە سەریەوە هەیە و ئینسان لە دەستی دەرناچێ و حتمەن لە دوا ڕۆژە سوالی لێکا لێ پرسێ کە من ئەو هەموو نیعمەتم لە اختیاری توا قەراردا، ئەو هەموو مشکلات و کۆسبانم لەسەر ڕێ لابرد، بۆ شتێک بوو بێبزانم ئەوەی کە من لێم داوا کردی ئەنجامت دا کردت یانت کرد. دەی وەختێ ئینسان بیری ئاماکاتەوە کە خوای متعال بێهودە هیچ شتێک ناکا، کەوا بوو حتمەن لێ ئەپرسێتەوە و محاکەمەیەکە لەسەر ئەمەی کە بۆی کردووە. لێرە شتێکی تریش ئەزانێت، ئەویش ئەوەی کە خوای متعال مالک و ساحبی ڕۆژێکە کە لەو ڕۆژە لە ئینسان ئەپرسێ، محاکەمەیەکە پێیکێشێتە دادگا و لێی داوا ئەکا کە جوابی ئەوە بداتەوە کە چی کردووە چی نەکردووە لە ژیانیا. ئەو هەموو نیعمەت و ئیمکاناتەی بۆ تەهیە کردووە، ئەو هەموو کۆسب و مانەعانەی لەسەر ڕێگەی لابردووە، ئەبێ جواب باتەوە کە ئەمانەی بۆ کراوە ئیستفادەی دروستی لێ کردوون، کەڵکی دروستی لێ وەرگرتوون یان نەیکردوون. کە دیارە بە پێی ئەوەی وا کردوێتی، ئەگەر ئیستفادەی دروستی کردوێ یا نادروست ئیستفادەی لێکردن، بە پێی ئەوەی کە کردوویە لە ژیانیا ئەوە جەزا و پاداشی ئەداتەوە و ئەیگەێنێ سەرنجام و عاقبەتێک کە حتمەن تووشی ئەبێت و لێی ڕزگاری نابێت. ئەگەر ئاوا کە خوای متعال لێ داوا کردووە ژیانی بەسەر برد بێت، پاداشێک کە ئینشاءالله لە دوایی بە تەفسیل بەحسی ئەکەین، پاداشێکی پێدرێتەوە کە مطابق و مناسب بێ لەگەڵ ئەو ژیانەی کە بەسەری بردووە. و ئەگەر بە جۆرێکی تر ژیانی بەسەر برد بێ، نە ئابە و جۆرەی کە خوای متعال لێ داوا کردووە، ئەوەیش سزا و جەزایەکی وای پێدرێتەوە کە هەروە مناسب و مطابق بێ لەگەڵ ئەو ژیانەی کە کردوێتی. لێ وەختێک ئینسان ئەمەی زانی کە سەرنجام و دوا ڕۆژی لە دەست خوای متعالایە و لە دەستی دەرناچێ،
ئالێرەیشان هەموو گیانی هەموو وجودی دەبێ پڕ بێ لە ترس و لە ئەحساسی مەسئولیەت، یعنی ئەوەی کە لە حزوری خوای متعالی لێپرسراوی هەیە و حتمەن ئەبێ جوابی ئەوە باتەوە کە چۆن ژیانی بەسەر بردو و چۆن ئیستفادەی کردو لەو ئیمکانات و نعمەتانە و چی کردو و چی نەکردو. وەختێک کە ئەزانێ ڕۆژێک یەتە پێشوە کە لەو ڕۆژە ئەکەوێتە بەر ئەو محاکەمە و ئەو لێپرسینەوانە و چۆن ژیانی بەسەر بردووە ئاوەها جەزا و سزای دەست ئەکەوێتەوە مطابق و مناسبی ئەوە، زۆر ڕۆشنە کە ئەگەر ئینسان هەر کەمێک بۆ خۆی دڵی بسووتێت و بە تەواوی لە غەفڵەتا نەبێت و کەمێک هۆشی بەخۆیەوە بێت، ترس و لەرز هەموو گیانی داگیر ئەکا، هەموو وجودی داگیر ئەکا، بە جۆرێک کە ئیتر حازر نابێ کە ئاوەها بکا کە لەو ڕۆژە لە ئەو محکەمەی کە چاوەڕوانی ئەکات بە سەرشۆڕی و بە ڕۆڕەشی دەربێت و تووشی بەدبەختی و عەزابی ئەبەدی کارێکە هەوڵەدا بۆ ئەوەی کە بە ڕووسوودی و بە سەربەرزی لە محاکەمە و لە لێپرسینەوەکە دەربێت و خۆشبەختی ئەبەدی دەستکرد. وەختێک کە ئینسان خوای متعالی ئاوا ناسی کە ئەتوانێ هەرچێک کە پێویستیە بۆی ئامادە، ئەتوانێ هەر کۆسبێک کە بێتە سەرڕێی لەسەر ڕێی لای بە و سەرەنجام و عاقبەتیشی لە دەستیایە، لە دەستی دەرناچێ، جا هەموو گیانی پڕ بوو لە ئومێد و لە ترس، ئالێرا ئینسان هیچ ڕێیەک لە بەرپێی خۆیان نابینێ مەگەر ئەوەی کە لەگەڵ خاوەنەکەی خۆی پەیمانی بەندەگی بەست کە خوایە تۆ هەرچێک کە من نیازم هەیەتی بۆ ئامادە کردو، هەر کۆست و مانعێک کە یێتە سەر ڕێم ئەتوانی لای بەی و کارێک کردووە کە لاچێ و جۆرت کردووە کە لەسەر ڕێم لاچێ و ئەیسانم کە دوایە لێپرسینەوە هەیە و دادگا و محکەمەیەک هەیە و لە دەست دەرناچێ، دەی ئەوە من عەهد و بەڵێن و پەیمان ئەدەم بە تۆ کە تۆ چۆن ئەفەرمووی ئاوا بێ. جا دیارە خوای متعالیش هەر فەرمانێکی پێدا بۆ ئەوەی پێدا کە ئەم ئینسانە لەو ئیمکانات و نیعمەتانە دروست کەڵک وەرگرێ و ئیستفادە بکە. ئاوا کە خوای متعال لێ داواکە ئاوا کەڵکیان لێ وەرگرێ کە هەر بۆ خۆیە منفعەتەکەی و سوودەکەی هەر بۆ خۆیە گەڕێتەوە، ئەگەرنا خوای متعال نە سوودێکی دەست ئەکەوێ بەوەی کە ئینسان بەندەگی بکا و نە تووشی زیان و زەرەرێک ئەبێ بەوەی کە ئینسان لە ڕێی بەندەگیدا. خوای متعال فەرمانی پێدا کە ئاوا ئیستفادە بکە، ئاوا کەڵک وەرگرە لەو نیعمەت و ئیمکاناتە، ئاوا مەکە، ئاوا بە ئاوا مەبە. بەندەگی و عیبادەت ئەمەیە کە ئەم ئینسانە پەیمان بەسێ لەگەڵ خاوەنەکەی خۆی کە هەرچی تۆ ئەفەرمووی من ئاواکەم، ئەفەرمووی عەقیدە و بڕوات ئاوا بێ وا بێ، بزانە ئەوە هەیە ئەزانم، بزانە ئەوە نییە نازانم، ئەزانم کە نییە، ئەفەرمووی ئەوە بکە ئەوە ئەکەم، ئەفەرمووی ئەوە مەکە ئەوە ناکەم. ئاوەها عەهد و پەیمانی بەندەگی ئەوەستێ. جا لێرە ئەوەیش ئەزانێ کە بەندەگی کردن، عیبادەت کردن بۆ خوای متعال هەر وەک هەر ئیش و کارێکی تر هەر تەنها بە کۆمەکی خوای متعالە کە ڕێگەکەوێت. یەک هەنگاویش ئینسان ناتوانێت هەڵگرێ بەبێ ئەوەی کە خوای متعال کۆمەکی دەی چونە ئەمە ئەزانێ کە ئەگەر خوا کۆمەکی نەکا یەک هەنگاویش ناتوانێت هەڵگرێ،
هەر لەو کاتا کە پەیمانی بەندەگی تەدا بەخوای متعال لێشی داوا ئەکا کە کۆمەکی بکا بۆ ئەمەی کە بتوانێت لە ڕێگەی بەندگیە هەناو بکرێت کە عەرزی خاوەنەکەی خۆی ئەگا خوایە من ئەوە لێرە ولا حازرم تۆ چی ئەفەرمووی ئەوا بکەم بەڵام ئەیزانم کە ناتوانم یەک هەنگاویش هەڵگرم بەبێ کۆمەکی خۆت جا ئەمەوێ لە خۆت کۆمەکم بکەیت هەرچێک کە پێویستە بۆ ئەوەی کە بەندگی بکەم بۆم تەهیە بکەیت بۆم ئامادە بکەیت و هەر کۆسپ و مانعێک کێتە سەر ڕێم نایەڵێ بەندگی بکەم ئاوا بم کە تۆ ئەفەرمووی لەسەر ڕێم لابێت ئەوە من ئەوەی کە لە دەستمایە ئەوەیە کە پەیمان بەم و بەڵێن بەم و تەسمیم بگرم و عەزم بکەم لەسەر ئەوەی کە ڕێگەی بەندگی بگەرمە بەر جا دوای ئەوەی تر بزانم بەدەستی تۆیە ئەگەر کۆمەکم کە ئەتوانم ئەگەر نەیکەی ناتوانم جا داوا لێ یەکەن کە کۆم ئەمە ئەبێتە کورتەیەک لە ئەوەی کە ئینسان لە ژیانیا لەو ڕۆژەوە کە باڵغا بێ باس عەقڵەوە لەگەڵ یایەتی تا ڕۆژێکە لە دنیا خلاصە و کورتەی ژیانی ئینسانێک کە ئەبێ بەندەی خوابی ئامێ خوای تعال ئاوا بناسێ کە وتمان و دەرونی پڕبێ لە ئومێد و لە ترس و دوای ئەوە پەیمان و عەهدی بەندگی لەگەڵ خوای خۆی ببەستێەوە بکاتە شت و پەنای خۆی و داوای کۆمەکی لێ بکات بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ڕێگەی بەندگی بگرێتە بەر و پیاچێ جا ئەگەر ئینسان ئاوای لێهات ئاوا کە وتمان خوای متعالی ناسی و ئومێد و ترس دەرونی داگیر کرد و پەیمانی بەندگی لەگەڵ خوای خۆی بەست و داوای لێ کۆمەکی بکا بۆ ئەوە ئابەمە ئەو ئافەت و دەردانەی وا ڕوو ئەکەنە ئینسان ئەو خەتەر و بەڵایانە کە ئینسان گرفتاریان ئەبێت و پێیان لەبەی نەچێ نابود ئەبێ ئەوانەی لێ دوورەکەوێتەوە و سەلامەتی بۆ پیا ئەبێت و سالم ئەبێ لەو ئافەت و بەڵایان کە هەر لەبەر ئەوەیش بۆ بەرنامەیەی کە ئینسان بۆ بەندگی کردنی خوای متعال قبولی ئەکات و ئەو ڕێگەی کە ئەیگرێتە بەر بۆ لای خوای متعال بەوە ئەوێژێت ئیسلام یانێ ئەوەی کە ئینسان خۆی لە ئەو ئافەت و بەڵایانەوە ئەگەر تووشی بێن لە بینی ئەبن خۆی لەوانە سالم کات و ڕزگار کە ئافەتەکان بەم جۆرە ئینسان ئەگەر وای زانێت کەسێکی تریش هەر وەک خوای متعال ئەتوانێت شتێک لەوانەوە ئینسان نیازی پێەتی ئامادەی بکا بۆی نەفعێکی پێ بگەێنێ یا ئەتوانێ کۆسپێک لەسەر ڕێی ئینسان دابا زیان و زەرێکی دەدوو خاتەوە ئەگەر وای زانی ئەمە ئەکایە ئەوە ئەتوانێت لەوانە جا ئومێدی پێ پیا کرد بە غەیری خوا ئەوە تووشی ئافەتێک بووە کە نابودیەکە یا ئەگەر وای زانی غەیری خوا کەسێکی تریش دەسەڵاتی بەسەری وایە و ئەتوانێت تەئسیر بکە ئەتوانێت سەرنجام و عاقبەتی بە جۆرێک بگرێتە ژێر دەستی خۆی و بیگۆڕێ بەلایەکە ئەگەر وای زانی غەیری خوا کەسێکی تریش ئاوا دەسەڵاتێکی بەسەریەوە هەیە جا ترسی غەیری خوایش کەوتە دڵی ئەوە هەم تووشی ئافەتێک بووە کە نابودی ئەفاو لەبینیەوە کە بە شوێن ئام ئافەتانە
ئافەتی تریشێ وەختێک وای زانی کەسێکی تر غەیری خوایش ئەتوانێ نەفعێکی پێ بگەێنێ شتێک لەوانەی وا پێویستیە بۆی ئامادە بکە زەرەرێک لێ دەبکە لێ دوورخاتەوە کۆسپێک لەسەر ڕێیلابە جا ئومێدی پێپەیا کرد یا وای زانی غەیری خوا کەسێک تریش هەیە کە دەسەڵاتی بێ و بتوانێت لە عاقبەت و سەرنجامی ئینسانە دەخاڵەت بکە وەختێک ئاوای لێ هات ئافەتێکی تریش ئەویش هەروەک ئەمان گەورە ڕووی تێکا ئەویش ئەوەیە کە حاضر ئەبێ فەرمانی غەیری خوایش قبوڵ بکا لە ژیانیا هەروە کە بەندەگی بۆ خواکە لە بەعضێک لە ژیانیا لە گۆشەیەک یا لە چەند گۆشەیەک لە ژیانیا هەروایش مەجبورە بێت بۆ غەیری خوایش بەندگی بکاوە لە بەعضێشتا فەرمانی غەیری خوایش قبوڵ بکا و ئاوا بکە کە غەیری خوا لێوێ دەی ئەمەش ئافەتێکی ترە کە ئینسانی پێ نابوود ئەبێت و بەدبەختی دنیا و ئاخرەتە بێت ئەمەی کە بە فەرمانی غەیری خوایش ئەمە بکە ئیتاعەت بکا لە غەیری خوا و دیارە کە وەختێک وای زانی غەیری خوا کەسی تریش ئەتوانێ نەفعێکی پێ بگەێنێ و شتێک لەوانەیە کە نیازی پێێتی بۆی ئامادە بکە و ئەتوانێ کۆسپ و مانعێک لەسەر ڕێی لابا و زیان و دەرەرێکی لێ دوورخاتەوە زۆر ڕۆشنە کە لە ئاوا وەزعێکە داوای کۆمەک لە غەیری خواکە و غەیری خواکە بە فەریادڕەسی خۆی کە ئەمەش ئافەتێکی ترە کە هەروەک ئەو ئافەتەکانی تر ئینسانی پێ لەبێ نەچێت و بەدبەختی دنیا و ئاخرەت ئەمە ئەو ئافەتانن کە لە ژیانە ڕوئەکەنە ئینسان ئەڵبەتە ئافەتی ظاهری هەن کە ڕوئەکەنە لاشەی ئینسان ئەم جۆرە نەخۆشیانەکە یان ناسین کە ئەوانە لە چاو ئەم ئافەتانەوە وتمان هیچ نین وە چارەسەرکردنی ئەوانە زۆر ئاسانە ئەم ئافەتانن کە ئەبنە سەبەبی بەدبەختی دنیا و ئاخرەتی ئینسان دەی ئیسلام ئەوەیە کە ئینسان خۆی سالم بکە خۆی ڕزگار بکە لەم ئافەتان مسلمانی ئابە ماوێژێ و کەسێک پێ ئەوێژێ مسلمان و مسلم کە ئاوای کردبێ لە خۆی یانێ ئەمەی زانی بێ کە هەر خوا ئەتوانێ نەفعێ بگەێنێ بە بەندەی خۆی و ئەوەی کە نیازی پێێتی بۆی ئامادە بکە هەر خوا ئەتوانێ کۆسپ و مانع لەسەر ڕێی بەندەی لابە هەر ئەوە کە دەسەڵاتی بەسەریەوەیە و ئەتوانێ بە هەر لایەکە کە بێوێ بیبا جا هەر ئومێدی بە ئەو بێ و هەر ترسی لە ئەو بێ و هەیمانی بەندگی لەگەڵ ئەو و هەر لەگەڵ ئەو ببەستێ و قەولی پێبا کە ئەوەی کە ئەو لێی داواکە لە ژیانیا ئەوە بکاو ئاوا بێ و بۆ ئەوەیش کە بتوانێ ئەمە بکە داوای کۆمەکی لێ بکە کە خۆی کۆمەکی بکە بۆ ئەوەی کە بتوانێ بەو ڕێیا بڕۆ ئەگەر کەسێک ئاوا بوو ئەوە پێ ئەوێژرێ مسلم و مسلمان و ئەو ڕێ و ڕەوشتێکە گرتوویەتە بەر پێ ئەوێژرێ ئیسلام و مسلمان ئەمما ئەگەر یەکێک لەو ئافەتانە کە بەیانمان کردن یەکێک لەوانەی توش هات ئەوە ئەگەر چی ناویشی مسلمان بێت و مسلم بێ و وێژرێ کە ئەمە ئەهلی ئیسلام و مسلمانیە هیچ کەڵکێکی پێ نادا و باسی ئەوەمان کرد کە بەندگی چییە و ئیسلام و مسلمانی چییە و لە چ کاتێکا ئینسان پێ ئەوێژرێ مسلم و مسلمان و لە چ کاتێکا ئینسان بەندەی خوا بێت و کەی بەندەی خوا نابێت
و لە سەرەتایشەوە وتمان کە بەندەگیکردن بەوە ئەبێ کە ئینسان ڕوو بکاتە کتێبەکەی خوا و بەرنامەکەی خوا و بزانێت لەو کتێبە چی بەیان کراوە و چی ڕۆشن کراوەتەوە ئەوە قبول بکە و ئەوەی کە پێویستە بڕوای پێبێنێ بڕوای پێ بێت و ئەوەی کە لەوێ داوا کراوە کە بکرێ ئەوە بکات و ئەوەی کە خوای متعال فەرموویەتی نەیکا ئەگەر ئاوا بکات و تەنها لە کاتێکا کە ئاوا بکە ئەتوانێت بەندەی خوا بێت و ڕێگای بەندەگی بگرێت جا ئەمەش ئەمەی کە ئینسان ڕوو بکاتە بەرنامەی خوا و کتێبەکەی خوا و ڕێگای بەندەگی خۆی بناسێت و ئەو ڕێگا بگرێتە بەر شتێک سادە و شکۆلە نییە کە ئینسان بڵێ توانم گوزەشتی لێ بکەم و خەریکی نەبم چی ئەبێت وەک شتێکی دنیایی لەوانەیە کە ئینسان ئەتوانێت لە سوودێک کە تایە یا لە سوودێک کە تایە گوزەشت بکە و چاوی لێ بپۆشێ و نەیگەرەک بێ یا ئەگەر زیان و زەرەرێکی لێ ئەخێزێت بڵێ ئەتوانم تەحەملی بکەم و ئیتر نایەوێت کە خۆم تووشی دەردی سەر بکەم ئەگەر شتێک ئاوا بووایە ئەکرا کەسێک زۆر مبالاتی پێ نەکا و ئەهەمیەتی پێ نەدا و ڕێگای بەندەگی نەگرێتە بەر بەڵام مەسئلە ئەوەیە کە خۆشبەختی دنیا و ئاخرەت و بەدبەختی دنیا و ئاخرەت لەسەر ڕێی ئینسان ئەگەر ڕێگای بەندەگی ئەگرێتە بەر و بەندەی خوا بێ لە دنیا و ئاخرەتا خۆشبەخت دەبێت ئەگەر ئەوە ناکا لە دنیا و ئاخرەتا بەدبەخت دەبێت وەختێک ئاوایی ئیتر وەک ئەو شتە دنیاییانە نییە کە ئینسان سادە بەرخوردی لەگەڵ بکاوە بتوانێت لە سوود و نەفعی کە تایەتی بگوزەرێ و گەرەکی نەبێ و یا وابزانێت ئەتوانێت تەحەملی زیان و زەرەرێک کە لەو ڕێگاوە تووشی ئەبێت بیکە ئەگەر وەک تجارەتێک وەک سەنعەتێک وەک کشاوەرزی وەک یەکێک لەو کارە دنیاییانە لەو ئیشە دنیاییانە بوایە کە ئینسان لەبەر ئەوەی کە سوودەکەی هەرچێک بێت هەمیشە نابێت یا لەبەر ئەوەی کە زیانێک کە لەوێەوە تووشی ئەبێت هەرچێک بێت هەمیشە نابێت ئەتوانێت لە خۆی پێوە خەریک نەکا ئەگەر شتێک وا بوایە بەهەرحاڵ ئەکرا کە ئینسان مبالاتی پێ نەکات و ئەهەمیەتی پێ نەداوە خەریکی شتێکی تر پەیڕەوی هەوەس و ئارەزوو خۆی بێت و هەرچی کە پێی خۆشە بیکا و من ئێستا خۆش ڕایە بوێرم و ئەوەی کە هەوەسم لێم داواکە ئەوە ئەکەم و ئەوەی وا لە دەستم دەرەچێ با دەرچێ زۆر مهم نییە یا ئەو ناخۆشی و دەردی سەرەکە ئێتە سەرە ڕێم با بێت خۆ زۆر قورس نییە و زۆر گەورە نییە و ئەتوانم خۆمی لێ ڕزگار بکەم یا هەرچی بێ خۆ زۆر دەوامی نابێت و هەر ڕزگارە بێت وەختێ خۆشبەختی دنیا و ئاخرەتە لەلایەکەوە لەو لایشەوە بەدبەختی دنیا و ئاخرەتە ئینسانێکە کەمێک دڵسۆزی خۆی بێ تۆزێک خۆشی بەخۆیەوە بێ هەرگیز ئیجازە بەخۆی ناداکە هەروە سادە و بێموبالات ڕووبەڕووی ئەم قەضیە و مەسئلە بێت و وەک مەسئلەیەک دنیایی وەک کار و ئیشێکی دنیایی لەگەڵ ڕووبەڕوو بێت کەوابوو بۆ ئینسانێک کە
سۆزێک دڵسۆزی خۆی بێت و هۆشی بە خۆیەوە بێت چارەیەک غەیری ئەوەی کە ڕوو بکاتە کتێبەکەی خوا و بەرنامەی ژیانی خۆی لێوە دەکرێت غەیری ئەوە چارەیەکی تری بەرنامەی بەندەگی لێوەرگرێت کە لە ژیانیا بەندە بێ ئاوا کە خوا لێی داوا ئەکا و هەر بەو جۆرەکە خەڵقی کردووە بۆ بەندەگی. ئەلبەتە بەندەگیش بەندەگی بەو مانایە نییە کە ئینسان ئاوا کە مەشهورە لەناو خەڵکا و ئاوا کە زۆربەی خەڵک وازانن نوێژێک بکا و ڕۆژ لێ بگرێ و حەجێ بکا و شتانێک ئەلەم جۆرە ئیشانە بکا و ئیتر لە باقی ژیانیا لە ئیش و کارەکانی تری ژیانیا هەر چۆنێکە خۆی پێخۆشە ئاوا بێ یا فەرمانبەردار و تابعی قانون و بەرنامەی تر غەیری بەرنامەی خوا بێ. بەندەگی ئەوەیە کە ئینسان لە هەموو ژیانیا چ لە ژیانی شەخسی خۆیە چ لە ژیانی خانەوادەگیە چ لە ناو کۆمەڵ و جامەعە چ لە مەجالی سیاسەتە چ لە بە ئیستلاحی خەڵک ئیقتساد و لە مەیدانی کەسب و کارە لە هەر شتێکە ئاوەها بژوڵێ و ئاوا بێ کە خوای متعال لێی داواکە. وەختێک بەندەی خوا بێ کە لە هەموو ژیانیا فەرمانبەردار و مطیعی فەرمانی خوا بێ. ئەگەر نا ئەگەر لە بڕێک لە ژیانیا فەرمانبەرداری فەرمانی خوا بوو لە بڕێکی ترا بە مەیلی خۆی وە بە پێ قانون و بەرنامەی غەیری خواژووە ئەوە لێی قبوڵ ناکرێەوە بە بەندەی خوا حسێب ناکرێت. ئینسان لەگەڵ خوای متعال ئەبێ عەلاقە و ڕابطەی جۆرێک بێ لەگەڵ خۆی بڕێک مەسئولیەتی هەن بڕێک وەزیفەی هەن لەگەڵ خانەوادەی لەگەڵ خەڵک و لەگەڵ نظامێک حکوومەت ئەکا و لەگەڵ ئەو نیعمەت و ئیمکاناتێک کە خوای متعال لە ئیختیاریا قەراری داوە لەگەڵ هەموو ئەمانە ئینسان سەرۆکاری هەیە و بۆ هەر کام لەمانە لە هەر کام لە ئەم گۆشانەی ژیانیا بڕێک دەستور و فەرمانی بۆ هاتووە لە تەرەفی خوای متعالەوە کە ئەبێ لە هەمووی ئەمانە تابع و فەرمانبەرداری فەرمانەکانی خوا بێت کە تەنها لەو کاتا بێتە بەندەی خوا و ئەگەرنا بە بەندەی خوا حسێب ناکرێەوە خۆشبەختی دنیا و ئاخرەتی دەست ناکەوێت و تووشی بەدبەختی دنیا و ئاخرەت. و ئەوەیش پێویستە بزانرێت کە بەندەگیکردن بۆ خوا و عیبادەتکردن بۆ خوا بۆ مانایە نییە کە ئینسان دەست لە ژیان لە کەڵک وەرگرتن لە ئەم نیعمەت و ئیمکاناتە کێشێ و تەرکی زندگی بکا و بڕوا لە گۆشەیەکە هەر خەریکی نوێژکردن و ڕۆژوگرتن و ئەو جۆرە شتانە بێ هەر وەک لە پێشاوتمان، بەڵکو هەروە کە پێشتر وتمان بەندەگی ئەوەیە کە ئینسان لەو ئیمکانات و نیعمەتانەی کە خوا بۆی داناوە ئیستفادە بکا بەڵام نە هەر چۆنێک کە هەوەس و ئارەزووی خۆی پێیاڵن ئاوا کە خوای متعال بۆی دیاری کردووە بە جۆرێک کە ئەو بۆی دیاری کردووە ئاوا ئیستفادە بکا لەو نیعمەت و ئیمکاناتە ئەو ئەبێ بە بەندەگی و عیبادەت. مەسەڵەن تاجرێک ئەتوانێ تجارەت بکا بەندەی خوایش بێ هەروە کە ئەتوانێت تجارەت بکا و خلافی بەندەگی خوا بکا بەندەگی بۆ هەوەس و ئارەزووی خۆی بکا و بۆ شەیتانی. ئەگەر
ئەو تاجرە لە تجارەتەکەیە لە کڕین و فرۆشتن و مامەڵەکانیە هەمیشە لە بیری ئەوا بوو کە خوا چی پێخۆشە ئەوە بکە و چی پێ ناخۆشە ئەوە نەکە. ئەگەر ئاوا بوو ئەوە بەندەی خوایە لە عینی ئەوە خەریکە تجارەتی شەکات و سوودیشی دەسەکەوێت و ماڵەکەیشی زۆرە. بەو قەستەوە تجارەتەکە کە وەزیفەیەک مەسئولیەتێک ئەداکە کە هەر کەسێک لە ژیانیا بەپێی توانایەکە هەیەی خەریکی ئیش و کارێکە. ئەو تاجرەش ئەڵێ منیش ئەتوانم لە تجارەتە ئیش بکەم، ئەتوانم ئەرکی خۆم مەسئولیەتی خۆم لە بەندەگیە ئالەم مەجالا ئەدا بکەم. دەست پێ ئەکا خەریکی تجارەت ئەبێ لەبەر ئەوەی کە مەسئولە بێ ئیش و بێکار نەبێەوە خەریکی شتێک بێ و ئەتوانێت لە مەیدانی تجارەتە ئیش و کار بکە. لەبەر ئەوە خەریکی تجارەت ئەبێ کە لەبەر ئەوەی وەک مەسئولیەتێک خەریکی تجارەتەکە ئەبێت و تەنها هەدەفی ئەوە نییە کە سەروەت و ماڵی زۆر بێ، هەمیشە لە بیری ئەوە بێ کە خوا چی پێخۆشە ئاوا بکە، چی پێ ناخۆشە ئاوانەکە. دەی ئەوە تجارەتێکە کە لە عینی ئەوەوە ماڵی پێ کەسب ئەکرێت و سوودی پێ کەسب ئەکرێت، لە عینی ئەوە بەندەگی خوایە و خوا بەوە لە ئینسان کراسی ئەبێ و لێی خۆشە بێ. ئەمما ئەکرێ ئەو تاجرە لە جیای ئەوە کە وەک ئەدای وەزیفەیەک وەک ئەدای مەسئولیەتێک تجارەت بکە، بۆ ئەوە تجارەت بکە کە ماڵ و سەروەتی زۆر بێ. ئیتر گوێی لەوە نییە کە چی دروسە چی نادروسە، خوا چی پێخۆشە و چی پێ ناخۆشە. خۆشی بەلای ئەمانەوە نییە و گوێ لەوانە نییە. هەر بیری لای ئەوەیە کە لە چ ڕێگایەکەوە زۆرتری دەسەکەوێ و ئەگەر چی بکە سەروەتی زیاتری دەسەکەوێ. ئەگەر لە دزیکردن و لە سوود و ڕیبا خواردن و لە خیانەتکردن لە ماڵی ئەو لە هەزاران شتی تر وەک ئەمانە ئەگەر لەو ڕێگانەیشەوە سەروەت و ماڵی دەسەکەوێ، ئەو حازرە ئەوانە بکە بۆ ئەوەی کە سەروەت و ماڵەکەی زۆر بێ. هەدەفی ئەوەیە کە سەروەت و ماڵی زۆر بێ. دەی ئەمیش هەروەک ئەو تجارەتەکە، بەڵام چون هەدەفی سەروەت و ماڵەکەیە و هەدەفی ئەوە نییە کە ئەدای مەسئولیەت بکە و ئەدای وەزیفە بکە، ئەمەیانە هەر هەنگاوێک کە هەڵی ئەگرێت لە تجارەتەکەیە ئەبێتە سەبەبی ئەوەی کە زیاتر خوای متعال لێن بڕەنجێەوە غەزەبی لێ بگرێەوە. هەر هەنگاوێک کە هەڵی ئەگرێت لە خوای متعال دووتری ئەکاتەوە و ئەبێتە سەبەبی ئەوەی کە لە دنیا و لە ئاخرەتە تووشی بەدبەختی بێت. دەی هەردوو خەریکن تجارەت ئەکەن، یەکێکیان بەو تجارەتە بەندەگی ئەکا، یەکێکیشیان گوناه بکە، خلافی ڕێگای بەندەگی ئەچێت. ئەوە کەیان کە بەندەگی ئەکا کەسبی ماڵ و سەروەتەکە نابێتە هەدەف بۆی، وەزیفە و مەسئولیەتێک ئەداکە. جا لەبەر ئەوە کە وەزیفە و مەسئولیەت ئەداکە، ئیتر هەمیشە لە بیری ئەوایە کە خوا چی پێخۆشە لە تجارەتە ئەوە بکە، چی پێخۆش نییە ئەوە نەکە. ئەمە کە ئیتریان هەدەفی ماڵ و سەروەتەکەیە، ئیتر بیری بەلای ئەوە نییە کە چی دروسە و چی نادروسە و خوا چی پێخۆشە و چی پێ ناخۆشە. ئەوەیە کە تجارەتەکەی ئەبێتە خلافی بەندەگی و ئەبێتە گوناه و نافەرمانی. و هەروە لە هەر شتێکی ترە، لە کەشاوەرزیە، لە سەنعەتە، لە حەیوانداریە، لە هەر شتێکە ئەکرێت ئینسان بەو ئیش و کارە بەندەگی بکە بۆ خوا
و ئەکرێ خلافی بەندگیش بکە. ئەگەر لەو ئیش و کارا کە ئەنجامی ئەدا بیری بەلای فەرمانی خواوە بێ، بیری بەلای ئەوە بێ کە چی دروسە و چی نادروسە و چی خێرە و چی شەڕە، ئەوەی کە خوا پێخۆشە بیکا و ئەوەی کە خوا پێ ناخۆشە لێی دوور کەوێتەوە، ئەوە بەندگیەکە. ئەگەر خلافی ئەوە بوو، ئەوە ڕێگای تر غیری ڕێگای بەندگی خوای بێت. دکتۆرێک پزیشکێک کە خەریکە پزیشکی ئەکا، ئەگەر هەدەفی ئەوە بێ کە بە معالەجەکردنی نەخۆشانی پوو پارەی زیاتری دەستکەوێت، ئیتر چاوی لەمە نەبێت کە بیری بەلای ئەوە نەبێت کە ئەبێت چی بکە کە خوا پێخۆشە و ئەبێت لە چی دووری بکە کە خوا پێ ناخۆشە. ئەوە بە پزیشکیەکەی گوناهەکە و لەخوا دوورەکەوێتەوە و ئەو بیش و کارەی ئەبێتە سەبەبی ئەوەی کە خوا غەزەبی لێ بگرێ و زیاتر و زیاتر غەزەبی لێ بگرێ و تووشی بەدبەختی دنیا و ئاخرەت. ئەمما ئەگەر پزیشکێ لە پیش و کارەکەیە هەدەفی ئەوە بوو کە مەسئولیەت و وەزیفە ئەدا بکە، هەدەفی ئەوە بوو کە ئەویش وەک هەر ئینسانێکی تری بەندەی خوا مەسئولیەتێک ئەدا بکە و خزمەتێک بە خەڵک بکە، جا لەبەر ئەوە تر بیری بەلای بەرنامەی خواوە بوو، چی خوا پێخۆشە ئەوەی ئەکرد و چی پێ ناخۆشە ئەوەی لەوە دووری ئەکرد. ئەوە ئەو پزیشکە بەو پزیشکیەی کە ئەیکا خەریکی بەندگی کرد. هەر وەک چۆن نوێژەکەی ئەکا خەریکە بەندگی ئەکا و عیبادەت ئەکا، هەروایش وەختێک کە خەریکی معالەجەی نەخۆشیەکە خەریکە بەندگی ئەکا. و هەر ئاوا هەر ئیش و کارێکی تر لە ژیانە ئەکرێ ئینسان بەندگی کرد، ئەکرێ خلافی بەندگیشی کرد. و بەم جۆرە ڕۆشن ئەبێتەوە کە بەندگی شتێکی یەکە تایبەتی بەعزێک لە ئیش و کارەکانی ژیانی ئینسان بێ و تەنها گۆشەیەک یا چەند گۆشەیەک لە ژیانی ئینسان بکاتەوە و ئیتر ماباقی وێ بکە. بەندگی ئەوەیە کە ئینسان لە تەواوی ژیانیان لە هەموو ئیش و کارێکە لە هەموو گۆشەکانی ژیانیا فەرمانبەرداری فەرمانی خوا بێ و متیاعی فەرمانی خوا بێ. و ئەگەر وانە بوو، ئەگەر لە بڕێک لە ئیش و کارەکان یا نافەرمانی خوای متعالی کرد یا لە هەموویە، ئەوە بەدبەختی دنیا و ئاخرەتی بۆ خۆی فراهم کردووە و ئەکەوێتە بەر غەزەبی خوای متعالی. جا ئالێرا جێ ئەوەیە کە ئینسان بپرسێ، کە خۆی بپرسێ یا لە کەسی تر بپرسێ کە وەختێ سەرنجامی بەندگی کردن و بەندگی نەکردن ئاوایە بەدبەختی دنیا و ئاخرەت و خۆشبەختی دنیا و ئاخرەت، بۆچی ئینسان ئەبێ بێمەبالاتی بکا و گوێ بەمەنا و ئاوەها خۆی تووشی بەدبەختی دنیا و ئاخرەت بکاوە لە خۆشبەختی دنیا و ئاخرەت خۆی مەحروم بکە؟ چی ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسان ئاوا؟ و بەڕاستی جێی سەرسوورمانە کە ئینسان ئامە ئەزانێ کە ئەگەر ڕێگای بەندگی خوا بگرێتە بەر خۆشبەختی دنیا و ئاخرەتە بێ و ئەگەر لەو ڕێلابات بەدبەختی دنیا و ئاخرەتە بێ، لەگەڵ ئەوەیشە ڕێ بەندگی خوا ناگرێتە بەر و بە پێی هەوەس و ئارزوو خۆی بە پێی ئەوەی کە شەیتان پێ ئەڕێ ئەژیت و ئەو ڕێگای کە شەیتان بۆی دیانیەکە بەو ڕێگا ئاڕێ. جوابی ئەم سوالە بە کورتی ئەوەیە کە خۆشویستنی ژیانی دنیا و انتخاب و هەڵبژاردنی ژیانی دنیا ئەبێتە هۆی هەرچی گومڕاهی و ئینحراف و لە ڕێگەی خوالادانە و ئەبێتە هۆی هەرچی بەدبەختیە و هەر خۆشویستنی دنیاە و
هەر سندنی ژیانی دنیایەکە ئینسان ئەبا بەرەو بەدبەختی دنیا و ئاخرەت و گرفتاری عەزابی جەهەنەم و غەزەبی خوایەت. ئەگەر ئینسان ژیانی دنیای کرد بە هەدەف بۆ خۆی و هەوڵی هەر بۆ ئەوە بوو کە ژیانی دنیای دەستکەوێ، ئەو ئیتر حتمەن تەنها بەرەو عەزاب و بەدبەختی ئەبەدیەکە و تەنها لە کاتێکا ئینسان تووشی بەدبەختی دنیا و ئاخرەت نابێت کە ژیانی دنیا نەبێتە هەدەف و نەبێتە مەبەستی و لە گیای ئەوە کە هەوڵی بۆ دەستخستنی ژیانی دنیا بێت تێکۆشێ بۆ ئەوەی کە خوا چی پێخۆشە ئاوا بکە و چی لێداوا ئەکا ئاوا بکە. جا ئەمەی کاڵێن ژیانی دنیا خۆشویستنی ژیانی دنیا ئەبێتە سەبەبی ئەوەی کە ئینسان لە ڕێی خوا لادا، ئەمە مانای ئەوە نییە کە ئینسان ئەگەر گەرەکی بێ بەدبەخت نەبێت و خۆشبەخت بێ ئەبێ ژیانی دنیا تەرکە و لەو ئیمکانات و نعمەتانەی کە خوای متعال خەڵقی کردوون ئیستفادە نەکەن. لە بەرابەری ژیانی دنیاوە تەرکی ژیان نییە. وەختی ئەڵێن ژیانی دنیایی مانای ئەوەیە کە ئەو نیعمەت و ئیمکاناتەوە خوا لە اختیاری ئینسانە قەراری داوە ئەوانە خۆیان ببن بە هەدەف بۆ ئینسان. هەدەفی ئەوە بێت کە سەرۆت و ماڵی دەستکەوێت، هەدەفی ئەوە بێت کە مەقام و شۆرەتی دەستکەوێت، هەدەفی ئەوە بێت کە شتێک لەو شتانەی کە لە دنیا ئەهلی دنیا و ئەهلی ژیانی دنیایی ئەیانەوێ ئەوەی دەستکەوێت کە ئەگەر ئینسان ئەو نیعمەت و ئیمکاناتەی وا خوا لە اختیاریان قەراری داوە ئەوانەی کردن بە هەدەف هەر بۆ ئەوانە تێکۆشی، هەر هەدەفی ئەوە بوو کە ئەوانەی دەستکەوێت ئەوەیە کە ئەوێژرێت ژیانی دنیای بۆ خۆی هەڵبژارد و انتخابی کردووە، ئەوەیە کە ئەوێژرێت ژیانی دنیای خۆشەوێ و ئەوە ئەبێتە سەبەبی ئەوەی کە بەدبەختی دنیا و ئاخرەت. ئەمما ئەگەر نیعمەت و ئیمکاناتێک خوا لە اختیاری ئینسانە قەراری داوە نەبوون بە هەدەف، بەڵکو هەروە کە خوا خۆی بڕیاری داوە ئینسان لەو نیعمەت و ئیمکاناتە بۆ ئەوە ئیستفادەی کرد کە بەندەگی خوا بکە و ئاوا ئیستفادەی کرد کە خوا فەرمانی داوە، ئەوە لە عەینی ئەوە کە ئیستفادەکا لە نیعمەت و ئیمکانات پێ ناوێژرێت کە ژیانی دنیای بۆ خۆی هەڵبژاردن. جا بۆ ئەوەی کە ئەمە باش ڕۆشن بێتەوە یەک دوو وێنەیەک دوو میسالێک بۆ یاد بکەین. فەرزەکەین فەرمانڕەوای وڵاتێک دەستوورەدا بە ڕەعیەتەکەی لە غەیری ئەو پایتەختە کە خۆی تایەتی لە شارەکانی ترە کە هەموو لە ڕۆژێکە کەونە ڕێ و بڕۆن بۆ لای کە قەرار بێت وەختی خەڵکەکە هەموو جەمع بن و ئەگەنە لای بێت لەگەڵیان ملاقاتێ بکات و ببین و کەڵکێک وەرگرن لە بینینەکەی و افتخارێکیان دەستکەوێت و وەک ئەوەی کە ئەهلی دنیا ئەوانەی وا تابعی ئەم فەرمانڕەوایانەی دنیایی وا ئەزانن کە بینینی حاکمەکانیان و فەرمانڕەواکانیان افتخارە بۆیان و شانازیە بۆیان، ئاوەها وازانن ئەگەر
بۆیان ڕێککەوت فەرمانڕەواکانیان دی و ملاقاتیان کردن و دیدەنیان لێکردن ئەوە شتێکی زۆریان دەستکەوتووە. فەرمانڕەواکە ئەوە وعدەیەکیان پێبا و فەرمان بات کە لە ڕۆژێکی تایبەتە هەموو بگەنە لای کە ئەو خەڵاتیان پێ دەی خەڵکی شارێک لە شارەکان لە پێش چاومان بێ هەموو ئەکەونە ڕێو ئەڕۆن بۆ لای فەرمانڕەواکەیان و بەرەو پایتەختەکە. هەر کەس خواردەمەنیەک لە حەدێکا کە دەستی ئەکەوێ لەگەڵ خۆی هەڵەگری و ئەیوا لەگەڵ خۆیە ئەکەونە ڕێی. لە ئەو سەرە ڕێژە کە لەوێوە ئەڕۆن لە هەر چەند کیلومترێکە جێگایەک هەیە بۆ ئەوەی کە مسافرەکان دابەزن لەوێ ئستراحەتێ بکەن و نان و ئاوێ بخۆن و دووباران هێزیان تێکەوێتەوە بەوەی کە بتوانن ماباقی ڕێگاکە ببڕن. وەختێ لە مەنزڵێک لەو مەنزڵانە مسافرەکان دابەزن و دەستەکەن بە ئستراحەت تەماشاکەن ئەڕوانن لەم لاو لەولای ڕێگاکەوە باق و بێسان و شتە. زۆرێکیان ئەچنە ناو باق و بێسانەکە و دەستەکەن بە خواردنی ئەو شتانەی کە هەیە و وەختێکە لەزەتی ئەو شتانێکەی خۆن ئەچەشن زیاتر حەزەکەن کە بمێننەوە و زیاتر ئەڕۆن دوورەکەونەوە لە ڕێگایەکە خرارە بەو ڕێگا بڕۆن و ئەڕۆنە ناو باخەکە و سەری ئەم درەخت و ئەو درەخت و ئەو دار و ئەو دار بە جۆرێک کە زۆرێک لەوانەی وە هاتوونەتە ناو باخ و بێسانەکەت لە بیریان نەچێتەوە ئەمە بۆچی هاتووە، لە بیریان نەچێتەوە کەمە هاتوون کە بڕۆ بۆ ئەو پایتەختەی کە فەرمانڕەواکەیانی لێیە و لێرا کە دابەزیون بۆ ئەوە بووە کە ئستراحەتێ بکەن و خواردەمەنیە بخۆن و هەڵسن بکەونەوە ڕێ بڕۆن. ئەڕۆن خەریکی خواردن و لەزەت بردن ئەبن لە باخەکە و بە جۆرێکی وا کە ئیتر لە ئەوەیان لەبیر ئەچێتەوە کە ئەوە ڕەفیقەکانیان دوای ئەوە کە ئستراحەتی خۆیان کرد ئەکەونەوە ڕێ و حرەکەتەکەن و ئەڕۆن و دوای ئەوەی کە زۆرێک ئەخۆن و لەم دار بۆ ئەو دار و لەو لەملا بۆ ئەولا ئەڕۆن مانوو ئەبن و لەوێ داکەون خەویان لێ ئەکەوێ و بێئەمێنن لە کاروانەکە و لە حاڵێکە ئەوانەی وا خۆشیار بوون و خۆشیان بە خۆیانەوە بووە و زانیوانە کە بۆچی هاتوون ئستراحەتێکیان کردۆ شتێکیان خواردۆ دوایی هەڵساڵ کەوتونەتە ڕێ و چوون و زۆریش دوور کەوتونەتەوە ئەمانیان جێهێشتووە لە ناو ئەو باخ. دەی ئەو دوو دەسەیە ئەوانەی وە چوونە ناو باخەکە و لەوێ جێمان و ئەوانی تر وە جێنەمان و چوون ڕێگای خۆیان ادامەدا